وێستگەی کارۆ ئاوی دەربەندی خان بەهۆی لە کارکەوتن و خراپبوونی بەشێک لە تۆڕباینەکانی بەرهەمێنانی وێستگەکەی توانای بەرهەمێنانی وزەی دابەزیوە بۆ نیوە و بەو هۆیەوە گرفت بۆ کارەبای هەرێم دروست کردووە چونکە ئەم وێستگەیە توانای بەرهەمێنانی نزیکەی لە سەدادەی کارەبای هەر چوار پارێزگاکەی هەرێمی هەیە. وێستگەی کارەبای دەربەندی خان پاڵپشت بە ئاوی بەنداوی قەزاکە توانای بەرهەمێنانی 249,000 مێگاوات کارەبای هەیە و ساڵانە داهاتی ئەم وێستگەیە بۆ دارایی حکوومەت 16 بۆ 27 ملیار دۆلارە لە بەرامبەریشدا وەک بەڕێوەبەری وێستگەکە ئاماژەی پێدەکات هیچ دەرماڵە و هاندانێک بۆ کارمەندەکانی وێستگەکەی سەرف ناکرێت بە بیان و قەیرانی دارایی. کێشەمان هەیە لە یەکەکانە بە تایبەتی یەکەی ژمارە دوومان گرفتێکی تایە بەردەوام دووبارە بێتەوە کە ئەو شکانە یا درز دروستبوون لە ڕەنەری یەکەکانە ئەو درزانە دروستە بێت ئێمە بە ستافی لۆکاڵی خۆمان چەند جارێک چاکمان کردەوە بەڵام ستافی وەزاری پێشوو باون کابینەکانی پێشومان خەمخۆری ئەم کێشانەمان نەبوون و بەدەمەوە نەهاتوون بە پێی پێویست بۆیە ینی کەڵەکە بووە ینی ئەو گرفتانە لەسەر یەکەی ژمارە دوو ئێستا حاڵی حاضر یەکەی ژمارە دوومان پەکی کەوتووە و شکاوە ڕەنەرەکەی چارەسەرشی ئەبێت هەر ئەو ڕەنەرە بگۆڕێت. هیوادارین لە گۆڕینی ئەم کابینە تازە بتوانرێت زیاتر بەدەمەوە بوون بۆ وێستگەکان بێت چونکە پێویستیەکی زۆرمان هەیە بە دابینکردنی بودجە بۆ سیانەکردن بۆ ئەوەی ئەو حاڵەتەمان توش نەبێت کە یەکە بۆ ماوەیەکی زۆر لە ئیش دەربچێت. ئێستا یەکەکان دوو یەکەمان بە بەردەوام لە ئیشایە ئەگەر بەهاتای و یەکەکەی تریش چاک بکرایەتەوە بۆ ئەم هاوینە پاڵنەرێکی باشە بوو بۆ زیاتر پێدانی کارەبا بە هاوڵاتیان. 10 ساڵ جارێک پێویستە نۆژەنکردنەوە بۆ ئامێرەکانی ناو وێستگەکە بکرێت بەڵام وەک لێپرسراوانی وێستگەکە ئاماژەی پێدەکەن لە سەرەتای دروستکردنی ئەم ناوەندەی بەرهەمێنانی وزەیە هیچ کاتێکە و ئامێرە سەرەکیانە نۆژە نەکراونەتەوە و حکوومەتیش بە کەمتر خەم لە بەدەمەوە هاتن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان دەبینن. ئەمە لە کاتێکدایە ئەم وێستگەیە لە ساڵی 1970 دروست کراوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندی خان.